من ناو طالبی حاجە عیزە کەڵک نیم لەم ناڵێەوە تا ئێستا خەریکی هەنجیرین. هەنجیر هەموو ساڵێ پێش هەموو شتێ ئەی شێڵین دوا چێڵانەکە 25 ئێنین جۆگایەکی بۆ هەڵەگرین سەراوێکەکەین کە سەراومان کرد 10 ڕۆژ 12 ڕۆژ ئەوەسین دەسەری دوا 12 ڕۆژەکە بە 3 ڕۆژ جارێک بە قیاسی ئاوەکە ئاوی یا 4 ڕۆژ جارێک ئێمە ئاوا هەنجیرمان پەروەردە کردووە. هەنجیر دووسێنەوە دەرمان هەیە لێی بێ هی هاڕێ هینی گڕا هی ئەوەی کە هەڵی نەوەرێنێت ئێمە ئەم سێ چارنەوە بەکارێنین بۆی لەبەرەوەی بەرووبوومەکەی کە ئەیخێنە بازاڕەوە شتێکی جوان دەرچێ شتێکی بەتان بڕوات. هەنجیر نابێ نازاو کرێن نازاو کرێ هەڵێ وەرێنێ هەمووی حسابات هەنجیر یەک غەڵەتکەی بەرەکە نایاتێ. قەزەی هەنجیر زۆر ناسکە شتێک نییە کە بڵێ وەکو هەرمێ یاخود شتێکی خۆڕسک بێ ئەمە هەمووی حساباتە یەک غەڵەتکەی زەرەرە لێەکەوێت بەرووبوومەکە و باش نابێت. ئەمە یاسای هەنجیرە. ئەم باخە ناوی قۆزبڵاخە تەمەنی 110 ساڵ 120 ساڵە بێ هەنجیرە. هەنجیری ئەم منطقەیە هی قۆزبڵاخ لەگەڵ هەنجیرەکانی ترا زۆری فەرقە بەڵام تۆزێ درەنگ پێ ئەگات لە بەرەوەی منطقەکەی ساردا. ئێمە 5 نەوە هەنجیرمان هەیە هەنجیرە سوورە مجەفی ڕێحانە هەنجیرە بە زەردەشمان هەیە. ئەمە خۆی ئێمە زیاتر زەردە بەکار هەمانە لە کەڵەکنە. ئەوانەی کە لە ماڵەوە هەنجیریان هەیە و بە خێوێکن کڕوزە یاخود باش نییە منطقەکەی گەرمە چواردەوری دیوارە تۆ بتێ و نەتەیەوەکو ئێرە نییە هەوا لە هەر چواردەورەوە لێی باو جێوێکی باشی هەبێ بتێوەکو ئەم باخی ئێمە دەرناچێت لەبەرەوە ئەنجا ئەبێت تۆ ڕۆژانە متابعەیەم هەنجیرانە بکەیت بزانی نەخۆشیەکەی چییە ئەبێ هەرێزەکەی بنی دەرنێنی لەبەرەوەی ژێرەکەی هەر فێنک بێ هەتا و ڕێگەکە نەسووتێنێ خۆی کاڕوشێک دەرەکات جایەکی سەوزی گەورەیە خەڵگە چێ ئەی دەرێنێ ئەی درێت نابێوی دروی ئەبێت تیاابێ بۆ ئەوەی ئەو ژێرەی دایم فێنک بێ کە ئاوێی وشک نەبێتەوانێ. ئەمە هەنجیرە ئەمە یاساکەیەتی. خۆی ئەم هەنجیرە وشکی ژەکرێتەوە ئەهێنین ئەوەی کە زۆر گەیوە ئێمە پێڵێن ڕەقەڵا هەڵێ خەین لەبەر هەتاوەکە لەسەر شتێکی پاک دوایی کە وشک بۆوانێ کۆیەکەی نەوانێ ئەشتوانین بە جۆرێکیکە بینێری نەبازار ئەیکەن بە پەتەوە هەڵێ واسن لە دوکانەکان باشترین بەرهەمە ئەمە هەمووەکو چەرەسات بەکارێهێنی هەم تامێک چێژێک شدەیاتێ تێکیش ناچێم هەنجیرە لە 28 هەنجیر پێگا هاوڵاتان ئەتوان لێن هەنجیرەکە لێ بکەنەوانی و نەقلیکەن بۆ بازار بۆ ئەلوەکە.